نعم نعم شهادة الناس آمين يلا سفر داس خوش لا يا اخوانك قرصة بەڵێ هەڵبەتێمە لە وێزەی گوندی وێزەی سەر بە خزای چۆمانین ئەم جێگای پێوترە گەلی تاتیشین وەرحاڵ ڕووداوەکە لەم جێگایەدا کە سەختێکی زۆری تیادا و لە ئێستا ئێمە 45 کارمەندمان لە شوێنی ڕووداون و ئێستا خەریکی پێشان و هەڵگرتن و گواستنەوەنی بەداخەوە ئەمڕۆکە پێنجەمین ڕۆژە و سپاس و ستایشی ئەو خەڵکی ئەم ناوچەیەکەین لە هەموو بابەتێک کۆمەکمانەکە و ئەم ڕۆژ بەشێک لە هاوڵاتیان لەگەڵمانان ئاسان نییە کە بۆ جارێکەمە چیتە و جێگایانە کە ڕووداوێکی تایە کە شارەزای جوگرافیا و ناوچەیە نەبێ و ئێستا کاتژمێری 6 و 5 خولەکە ئێمە لە هەوڵی ئەوین کە لاشەی ئەورچەدا بەزێنین باوەڕم وایە کاتژمێرێکی پێچێت تاگاتە لای شوێنی ئۆتۆمبیلەکان و بە ئومێدیەوەین کە بتوانین و دای بەزێنین و ڕادە سیلانی پەیوەندیداری بکەیت و ئومێدی چانسێکی باش بۆ کارمەندەکانیشمە ئاسان نیە شوێنەکە و هەڵکەوتەی جوگرافیایی لەم جێگایە بۆوێ 3 کیلۆمەتر و نیوەکە قورسی لاشەی ورچەکە سەختی ناوچەکەی ئەو جێگای کە لێی کەوتووە بە برینداری دوای گیانی سپاردووە هەڵبەت ورچەکە گیانی بەبەرەوە نەماوە زیینو نییە بەڵام زیاتر لەوە قورسایی بۆ دروست بووە بۆی ئەرکێکی ئاسانیە بەڵام ئێمە بە ڕێگەی هێزی خۆمانە و تەکنیکی نەوعی شەکانی خۆماناکەین تیممان لە ناو ڕووداوە 45 کارمەندمان ئێستا سەرقاڵی کارن